لە سەرکارلابردنی دیلما ڕۆسیف سەرۆکی بەرازیل لە کارەکەی کاردانەوەی ناوخۆیی لێکەوتەوە و شاری ساو پاولۆ کە گەورەترین شاری ئەو وڵاتەیە خۆپیشاندان و ناڕەزایی بەخۆوەبینی و هێزەکانی پۆلیس گازی فرمێسک ڕێژیان بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران بەکارهێنا کە داوای گێڕانەوەی دیلما ڕۆسیفیان دەکرد. لە دوای ئەو ڕخنە زۆرانش کە لەلایەن ڤەنزوێلا و بۆلیڤیا و ئیکوادۆرەوە بەهۆی بڕیاری لەسەر کارلابردنی ڕۆسیفەوە ڕوبەڕووی بەرازیل کرانەوە، حکوومەتی بەرازیل بەڵێزەکانی لە وڵاتانە بانگێش کردەوە. لە چوارشەمەی ڕابردوودا ئەنجومەنی پیرانی بەرازیل بە زۆرینەی دەنگ و بە تۆمەتی پێشێلکردنی یاسای بودجە و بەکارهێنانی نایاسایی پاری بانکە حکومیەکان بۆ پشگیریکردن لە خەرجی گشتی دیلما ڕۆسیف سەرۆکی بەرازیلیان لە کارەکەی دوورخستەوە. لە بەرامبەردا ڕۆسیف بڕیارەکەی بە کودەتا ناوبردو بەڵێنیدا بەرگری لە گێڕانەوەی مافەکانی بکات و دژ بە حکوومەت بوەستێتەوە. وەگەڵوێستێک بەرامبەر لابردنی دیلما ڕۆسیف و دانانی میشال تامر لە جێگەی حکوومەتی ڤەنزوێلا پەیوەندیەکانی لەگەڵ بەرازیل پچڕاند و بڕیارەکەشی ئیدانە کرد. بە هەمان شێوە حکوومەتی کوبا دژایەتی خۆی بۆ لەسەر کارلابردنی دیلما ڕۆسیف نیشاندا و ئاماژەی بەوەدا کە ڕۆسیف لەلایەن گەلەوە هەڵبژێردراوە. لەلایەکی ترەوەی میشال تامر سەرۆکی نوێی بەرازیل کە ساڵی 2010 و دوای هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ لەو پۆستەیدا دەبێت بەڵێنیدا کار بکات بۆ ڕزگارکردنی ئابووری بەرازیل کە دووچاری داتەپین بۆتەوە. وتیشی دەبێت سەرقامگیری سیاسی بەدی بهێنن تاوە بەرهێنەران بهێننە وڵاتەکەوە و لە کەشێکی ئارامدا کار بکەن. میشال تامر لە ساڵی 2011ەوە جێگیری سەرۆکی بەرازیل بووە و دایک و باوکی بەڕەچەڵک خەڵکی لوبنانن. بەڵام لەسەر کارلابردنی ڕۆسیف بەو مانایە نایەت کە ڕێی لە بەردەم میشال تامری سەرۆکی کاتی بەرازیلدا خۆش دەبێت بۆ جێبەجێکردنی پلانە ئابووریەکانی، چونکە ئەنجومەنی پیران دژی پێشنیازەکانێتی بەتایبەت لە کەمکردنەوەی خەرجی و چاکسازی لە موچەدا. ئەوەش لە کاتێکدایە کە ڕاوێژکارەکانی سەرۆکی بەرازیل دەڵێن بەنیازە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی کۆمەڵی G20دا سەردانی چین بکات و لە پەراوێزی کۆبوونەوەکانیشدا ژمارەیەک ڕێکەوتنی بازرگانی ئیمزا بکات. کاروان شێخ موحسین NRT